بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو، گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان. دوای قوڵبوونەوەی زیاتری قەیرانی دارایی لە هەرێمدا، حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەستیان کرد بە دیاریکردنی نرخ و کەمکردنەوەی نرخی پێداویستی و کەلوپەل و خوێندنی تایبەت و کرێی خان و دەرمان و چەندین شتومەک و پێداویستی تری هاوڵاتیان. ئایا ئەمەی حکوومەت و ئەنجومەنی پارێزگاکان دەیکەن بڕیارێکی دروستە و لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە؟ ئایا دەستوەردانە نێو بازار و دیاریکردنی نرخ بازار دەبوژێنێتەوە و هاوڵاتیان سوودمەند دەکات؟ ئەیگلەی بازرگان و خاوەنکار و خاوەن مڵکەکان چییە لە بڕیارەکاندا؟ ئایا ئەوانیش بەرژەوەندی هاوڵاتیانیان دەوێت و بە بڕیارەکان قایلن؟ ئایا ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە بازارێکی ئازادە؟ ئەگەر ئەم بڕیارە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ پێشتر دەرنەدەکرا، بۆ پێشتر سنوورێک بۆ گرانی بازار دانەنرا؟ جارێکی تر سڵاتانە بێ بەڕێزان، من شوان عادلم، جارێکی تر لەگەڵتانم لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. ئەمڕۆ قسە لەسەر پرسیارێک دەکەین، ئایا لە ئێستادا باشە کە حکوومەت دەسوەر بداتە بازار و نرخ دیاری بکات لە هەرێمی کوردستاندا؟ بە میوانداری هەریەک لە سەرهەنگ فەرەج پارێزەر و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان، بەخێربی کاک سەرهەنگ. هەروەها بەرزان سدیق ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، بەخێربی کاک بەرزان. بەرەم قەرەداخی سکرتێری گشتی کۆمەڵەی داکۆکی لە مافی کرێنشینانی کوردستان، بەخێربی کاک بەرهەم. هەروەها ئاوات حەسەن ئەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی، بەخێربی مامۆستا ئاوات. هەروەها بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە ئەمڕۆ بەشدارن لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە بۆ دەنگدان لەسەر تەوەری پرۆگرامەکە، لەسەر پرسیاری پرۆگرامەکە. زۆر بەخێر بێن. پێشەوەی گفتوگۆکە دەست پێ بکەین، دەست دەکەین بە دەنگدانی یەکەم. هیوادارین کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن. پرسیاری تەوەرەکە: پێت باشە حکوومەت دەستوەر بداتە بازار و نرخ دیاری بکات؟ لە کۆنتڕۆڵەکانی ئێوە ژمارە 1 بۆ بەڵەیە، ژمارە 2 بۆ نەخێرە، ژمارە 3 بۆ بڕیارم نەداوە. 30 چرکەتان هەیە؟ فەرموون. کاتی دەنگدانەکە کۆتایی هات، دواتر دیارە ئەنجامی کۆتایی دەنگدانی کۆتایی ڕادەگەنین و بەراوردی دەکەین بەم دەنگدانی ئێستا ئێوە بێگومان لە پاش گفتوگۆکردنی میوانەکان. کاک سەرهەنگ، ئەگەر خوێندنەوەیکی یاساییانە بکەین بۆ بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگاکان، بۆ پارێزگاکان، ئەوەشی کە حکوومەت دەیکات، یاساییە دەستوەردانە ناو بازار و دیاریکردنی نرخ؟ زۆر سپاس بۆ ئامادەواری بەڕێز و بۆ میوانانیش، بۆ بینەرانیش. دیارە مۆزۆی پرسیارەکە جەنابەت مۆزۆی ینی پرسیارەکە پرسیارێکی شمولیە، هەر وەکو ملاحەزەیەک لەسەر پرسیارێکی کە جەنابتان ئامادەتان کردبوو. ئەم بابەتە تەمەن قسە و باسێکی زۆر هەڵەگرێ. ئێمە ئەگەر بە تەحدید بێمەوە سەر ئەوەی کە جەنابەت لێت پرسییم، دیارە ئەنجومەنی محافەزەکان بەپێی یاسا لە هەرێمی کوردستان وازحە کە دەسەڵاتی دەرکردی یاسایان نییە، تەنها دەسەڵاتی دەرکردنی ئەنزیمە و تعلیمات و هەندێک قەراراتیشان هەیە. و لەسەر ئەم بنەمایە ئەم تەدەخولە کراوە لە مەسەلەی ڕاگررتنی وەزعی بازاڕە. دیارە ئەگەر بێتە سەر ئەوەی کە ئایا ئەمە حاڵەتە ئیجابی سلبیەکانی چیە، بە تەکید ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە کە لە هەرێمی کوردستان ئێمە نابەرابەریەکی زۆر هەیە لە بینی ئینتاجی محەلی لەگەڵ هاوردەکردن لەگەڵ ئەوەی کە دەرەوە ئەهێنرێ. ئەوە ئەم نابەرامبەریە وای کردووە کە ئەو نەبوونی ئەو تەوازنە خەلەلێکی دروست کردووە لەسەر ئاسی هەرێمی کوردستان، لەسەر ئاسی بازاڕەکان، لەسەر هەموو ئاسی بازار لە هەرێمی کوردستان، کە وای کردووە تۆ بە تەواوی ئاعتیماد بکەیتە سەر بەرهەمی هاوردەکراو لە دەرەوە. ئەم بەرهەمەش کە لە دەرەوە ئەهێنرێت طبعاً عیلاقەی بە عەرز و تەلەبەوە هەیە و عیلاقەی بە سعری دینار هەیە بەرامبەر بە دۆلار یا بەرامبەر بە
دراوی ئەو وڵاتانی کە تۆشتیان لێوە هاوردەکەی سەرڕای ئەوەی کە ئەم شتە هاوردانە بەشێکی کەمی دەبێ گومرگی لەسرە و ئەم گومرگەش دوجار دێتەوە سەر نرخەکەی وەختێک تۆ بە نمونە ئەگەر کاڵایەک لە ئێرانەوە بێنی ئەم کاڵایەتە ئاگاتە دەستی هاوڵاتیەک ینی بەر لەوەی بگاتە دەستی هاوڵاتیەکە 5,000 دینار کەوت بێت و ناتوانانی وەکو حکوومەت سعری بۆ تهدیدکەی بڵێ تۆ ئەبێ بیفرۆشی بە 4,000 دینار چونکە ئەسڵەن ئەم کاڵایە هاوردە کراوە لە نەتیجەی هاوردنەکردنی طبعا ئەو پارەی تێچووە کە ئەخەمرێنرێ و ئەمە نەوعێک لە جمود لە شەلل بۆ بازار دروستەکە و تەسیرەکاتە سەر هەموو ئەو بەرهەمانەی کە هاوردە ئەکرێن خەلەلی ڕئیسی ئەمە بە بڕوای من ئەوەیە کە ئێمە لە ناوخوا ئینتاجێکی بە حەلیمانی ئینتاجێکمان نییە کە ئێمە بتوانێت حکوومەت لە ڕێگەیەوە ئەو تەوازونە ڕابگرێت لە بینی هاوردە و لە بینی ناردەندەرەوەی هەر کاڵایەک لەگەڵ ئەو ئینتاجێک کە ئێمە هەمان کاک سەرنگ ئەوەی کە پەیوەندی هەیە بە کرێی خانوو دوکان ئەیادەکان کرێی خانوو بە تایبەتی کرێی خانوو شوقەکان یان باڵەخانەکان یان دوکانەکان ئەمانە هەمووی پەیوەندی بە عەرز و تەڵەبەوە هەیە وەختێک کە ئێمە بۆ خۆمانە زانین لە وڵاتە ئەژین وەختێک کە نیسبەتێکی زۆر کرێشی ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو نیسبەتێکی زۆر خەڵک ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو پێویستی بەوە هەبوو کە مەسکەنێکی هەبێ و کرێشی تیا دابنیشێ تەڵەبێکی زۆر لەسەر خانوو هەبوو لەسەر شوقە هەبوو ئەمە وای کردبوو ئۆتۆماتیکیان کە سعری شوقە و خانوو بۆ ئیجار بەرز ببێتەوە بەڵام وەختێک کە ئەزمەیەک دروستە بێ لە هەر حاڵەتێکی تراکە ئەم دۆخەکە تەبیعیە بێتەوە خواست لەسەر ئەم مۆزوعەکەمە بێتەوە ئۆتۆماتیکیان سعری ئەمانش دێنە خوارەوە بەڵام بە تەکید سعرێکی محدد لە شوێنێکا بە پێی ئاستی بازار و ئاستی بژێوی خەڵک جێگیر ئەبێ باشە ئەمەی کە پەیوەندی هەیە بە تایبەتی قسەکەت لەسەر ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بوو ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیاری دەکردووە بۆ کەمکردنەوەی کرێی دوکان و خانوو هەروەها ئەوەی کە پەیوەندی هەیە بە نۆرنگە تایبەتەکان نەخۆشخانە ئەهلیەکانیش لە سەڵاسی کەمکردنەوەی کرێی ئەو شوێنانە ینی ئاماژەت بۆدا کە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی دەرکردنی یاسای نییە ئەوەی کە دەری کردو یاسا نییە چیەوە ئەوە ئەم برای بەڕێزمان ئەندامی ئەنجومەن بڵێ لێرەیە ئەنجومەنەکان دەسەڵاتی دەرکردنی یاسایان نییە تەنها پەرلەمانی کوردستان ئەتوانێت یاسا دەربکە و ئەتوانێت بڕیار دەربکە و لە خواری ئەو ئەنجومەنەکان خلافێکی زۆر هەبوو ئەسڵەن مناقەشێکی زۆر هەبوو لەسەر مۆزوعی سەلاحیاتی دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە ئایا سەلاحیەتیان هەبێ هەندێک یاسا هەندێک قەرار ببورن تایبەت بە ناوچەکانی خۆیان دەربکەنیان ئەمەش مۆزوعێکە بەڵام لە قانونەکان وازەحە دەسەڵاتی دەرکردنی ئەنزیم و تعلیماتیان هەیە بەڵام ئەمە یەکشت لەم کاکشوان ئەم مەسەلەی کەمکردنەوەی نرخانە ئەم تەدەخولە لە بازارە لە وەختێکی زۆر ناتەبیعیا بووە و نەتیجەکەش ئەوە بووە کە ئەزمەیەک هەیە کە حاڵەتێکی ناتەبیعی هەیە حاڵەتەکە بۆ خۆی ناسروشتیە دەستوەردانەکەش بۆ خۆی ناسروشتیە و ئەم دوانە بە بڕوای من هاوتەری بەیەکەوە ڕن ناسروشتیە بۆ مانایی کاک سەرنگ هاوڵاتێکی ئاسایی تێ بگات دەکرێت یان ناکرێت ئەم بڕیارانە جێبەجێ دەکرێن یان نا جێبەجێکردی بە بڕوای من قورسە جێبەجێکردی قورسە و یەکشت زۆر گرنگە کاک شوانە مەسەلەی بڕیار بێ مەسەلەی یاسا بێ متمانەی خەڵک زۆر گرنگە بەو جیهەتی کە دەری ئەکا و بە کۆی سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی کە دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی و دەسەڵاتی قەزاییە ئێمە ئەبێ لێرەوە قسە لەسەر ئەو بکەین ئێمە قسە لەسەر متمانە بکەین ئێستا قەیرانێکی گەورەی متمانە هەیە لە هەرێمی کوردستان بۆیە هەموو ئەو بڕیار و یاسایانی کە دەرەچێ علامەتێکی استیفهامی لەسەر دروستە بێ لە لای خەڵک و ئەمە واکە کە مەسەلەی جێبەجێکردنی و تەنفیزکردنی بابەتێکی ئاسان نەبێ و بابەتێکی قورس بێ و من عەرزم کردید تەدەخولەکە تەدەخولێکی زۆر نائاساییە و دەرهاویشتەی مۆزوعێکی نائاساییە کە مۆزوعەکە بۆ خۆی ناتەبیعی دروست بوو قسە و باسێکی زۆریش لەسەر ئەوە هەیە من پێم خۆشە لە ئەساسی مۆزوعەکەەوە قسە بکەین زۆر باشە کاک بەرهەمیش لێرەیە کاک بەرزان باجارێ ئەوە بزانین ئەوەی کە دەرکراوە لە ئەنجومەنی پارێزگای هەولێردا ئەو بڕیارانە جێبەجێ کراون ئێستا سەرەتا زۆر سوپاس بۆ جەناب و بە خێراتنی میوانە بەڕێزەکانت و بەڕێزانە خۆشەویستانە دەکەم وەسڵاو لە بینەرانی خۆشەویستیش بەنسبەت پرسیارەکە دە و ئێمە سەرەتا لە کۆبوونەوەی ژمارە 3 نائاسایی ئەنجومەنی پارێزگای هەولێر بڕیاری ئەوەی دراکەوە خانەی گرفتەکان دروست بێتن لە لیژنەیەک دروست بکرێت بە ناوی خانەی گرفتەکان بۆ بەداداچوون بۆ ئەو هەموو کێشە و گرفتێکەوە ئێستاکە لە شاری هەولێری خۆشەویستەیە بەنسبەت هەم کرێخانوە هەم سەوزە و میوەیە هەم بابرێن کەرستەکانی تروەکە و گۆشتویدی هەتا ئاخرین لەو کۆبوونەوەیە لیژنەی خانەی گرفتەکان دروستکرا بەداداچوونی خۆی کرد هاتۆ لە کۆبوونەوەی دواتر کە لە 8/3 ئەنجامدرا پارێزگاریش شراوی ئاراستەی
ئەنجومەنی پارێزگای هەولێر کردووە لەسەر پێشوەختە بڕیاری ژمارە 65 ئەنجومەنی وەزیران دەرچووە کە دەسەڵاتی دایتە پارێزگاکان بۆەوەی تداخلی ئەو ئیشانە بکەویتن و پارێزگاری هەولێری خۆت ئەو تۆمارکی کاک سەرنگ قسەی لەسەر دەکەن پارێزگاری هەولێریش بە هەمان شێوە نووسراوی ئاراستەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کردووەکەوە لەسەر ئەو خاڵانە بە تێروتەسەلی باز بکاتن و ئیدی دەنگدانی لەسەر بکاتن بڕیاری لێ بداتنکەوە کەم بکرێتەوە. ئێمە بە پێی یاساش کاک سەرهەنگ باسی کرد بە پێی یاساش دەسەڵاتی چاودێریکردن ڕێنمایی بڕیاردانمان هەیە بە پێی یاسا لە مادەی 5 بڕیاردان واتە دەرکردنی بڕیار دەرکردنی بڕیار لە مادەی 5 یاسای ژمارە 3 و بە هەمان شێوە لە مادەی 6 بڕگەی هەشتەمی ئەم یاسایە ئاماژەی بۆی کردو ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی ئەو بڕیارەکان جێبەجێ کراون ئێوە ناڵن بڕیارەکانی کە چاودێری دەکەین جێبەجێ کراون لە هەولێر لە 8 ئەمە وەکو ئەنجومەنی پارێزگا بڕیارماندایە ڕۆژی دواتر کە نۆی مانگ بوو ئەنجومەنی پارێزگا نووسراوی ئاراستەی پارێزگا کردیا ڕۆژی دواتر پێنجشەم بوو ئیدی تا ئێستاکە ئەو ڕۆگەشتێکی دابێ ئۆتڵە بوو بەیانی بە تەئکید پارێزگار ئیدی لایەنی پیوەندار لێ ئاگادار دەکاتەوە بۆی بڕیارەکە جێبەجێ لایەنی پیوەندار کێوکیان مەبەست قایم خام و ئیدی لەوانەیە سەرجەم ئەو مەکتەب عقاراتانەدا بانگێش بکات بڕیارەکان ئەگەر کەسێک پابەند نەبێت خاوەن مڵک بێت لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێت ینی سزا دەدرێت چییە؟ ئەگەر خاوەن مولکە بڕیارەکەی جێبەجێ نەکرد سەرەتا لیژنەی قایمەت دادوەردانرایە ئاگاداری دەکاتەوە کە ئەو بڕیارەی ئەنجومەنی پارێزگای هەیە جێبەجێ بکاتن ئەگەر هەندێک کرد دواتر لە ملیۆنەکەتان 5 میلیۆن دینار غەرامەیە هەیە بە پێی چی یاسایەک غەرامە دەکرێت ئەوە لیژنەی دادوەری هەیە لە ئەنجومەنی پشت دەبەستێ بە چی یاسایەک لیژنەی وەڵڵا ئەوە ئیشی وانە کاری وانە تەنفیزی ئیشی مەنیە وەکو زانەریت لا لەسەرەوە کاک سەرنگ دواتر قسەی لەسەرکەین لیژنەی دادوەری دانرایە ئیدی مرکزی پۆلیس شتووە لە قایمەتدانرایەوە ئیشی وانە تەنفیزکردن ئەوان بە سیاسایەک ئەوە ئیشی وانەتوان پرسیار لەوان بکەن باشە هەندێک ڕخنە دەگرن بەوەی کەمە پەیوەندی هەیە بە وجدانی خاوەن مڵکەکەوە ئەنی کرێخان و کەم نەکاتەوە یاسایەک نییە بۆ سزادانی نەکات تەنها لە هەولێر بە سلێمانی لە دهۆکیش کە گفتوگۆ لەم بارەوە دەکرێت پارێزگای هەولێر ئەم قسە دەکەم ئەمن سەرەتا دەستخۆشی لە سەرجەم خاوەن مڵکەکان دەکەم پێش ئەوەی ئەنجومەن ئەو بڕیارەی بداتن ڕێژەیەکی گەلە زۆر ئەو کریانەی هینا بخوارێ ئەو 120 سەتادەیە سەتاسیە زیاتریشی نایتە خوارێ هەیە سەتاسی زیاتریشی نایتە خوارێ لە بڕیارەکەش ئەمە دەستخۆشیمان و ئەنەفەرانە کردیا و خەڵکی هەولێرش لەگەر هەموو شارەکانی کە فەرقی هەیە ئەم دائیمەن مەراحەتی وەزعەکەی دەکاتن و خەیرانە داراییەشەیە بەڕاستی جێگای دەستخۆشی و دەستخۆشمان زۆر بە کوتیە وەڵامت لێ وەردەگرم ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت ئەو نرخانی کە دیاری کراون بۆ شتومەک دەڵێت زیاترە لە نرخی پێشوو ئەمە مانای چییە؟ هیچ نرخێک دیاری نەکرێت تاکو لە ئێستا لە ئەنجومەن هیچ دانەدرایە لە بۆ شتومەک فقط ئەوەی بڕیاری لێدراوی سەتاسی کرێی خانیە بابرێن شوقە و شوێنە بازرگانیەکان هیچ گفتوگۆتان نەکردووە لەسەر بڕیار دەرنەکرا بەڵام گفتوگۆ کرایە پارێزگار ڕاوانی کرد بەڵام ئەوەی ئێستا ئەمێ پێما زەروری بوو ئەو دوو شتە بوو سۆنەر و ببرێن نەخۆشخانە تایبەتەکان و سۆنەر و پزیشکۆیدی سەرجەمیان کاتی بابرێن تەندروستی و ئیزافەتەن کرێی خان و شوێنە بازرگانیەکان ئەوەی ئێستا زۆر زەرور بیکەن ئەوەی بکەن تۆماتی چیەن ئەتوو کاتە کە کرێی بارەگایەکە کرێی خانی یان کرێی دوکان دەینیە خوارێت تۆماتی چیەن ئیش ئەوەکەی تردا دەبەزی ینی کەرستەکانی تردا دەبەزیدن چکە هەمووی گلەیان ئەوە بوو کە مەسەڵەن کیلۆ تۆماتە چێتو بە 1500 دینار تۆماتەی جنوب یان ئەوەی کە هاوردە دەکرێتن لە ئێران بە 750 دیناری ئەگەر تو کرێیەکەی دابەزێنی تۆماتی چیان ئەو ئیش باش کرێیەکەی خۆی دابەزێنی بەرزان دەوترێت ینی قسەی دڵ لەسەر زمانە ئاماژەت بە بارەگا دەگرێتەوە ببرێ هەموو کرێکان دەگرێت هەموو کرێکان دەگرێت بارەگای حەزبەکانی هەمووی دەگرێتەوە هەموو عەزابەکانی پارتیی گۆڕانەی یەکێتی هەموو عەزابەکان دەگرێتەوە کاک بەرهەم ینی ئێوە کۆمەڵی داکۆکی لە مافی کرێنشینان تا چەند ئەم بڕیارانە لە چوارچێوەی مافەکانی ئێوەیە لە سەداسی کەم کراوەتەوە دەڵێت هەندێک خاوەن مڵک لە هەولێر لە سەداسی زیاتر بڵێ سپاس بۆ بەرنامەکەت سەری ڕێزبنەوەتە بۆ شەیدان خێراتنی بە ڕێزاناکەم بە خێراتی میوان وەرزگانەکەم بەنسبەت دابەزانی نرخی کرێخانۆ کە شوان لە ئێستا لەسەر مەسەلەی عەرز و تەڵەبە پێشوی حکومەت بیل لەوە کاتەوە کە هاوکاری فەقیرۆژا کە نرخی کرێخانۆ دابەزێنە خۆی نرخی کرێخانۆ دابەزی بۆ لەبەرەوەی یەکەم ماڵە عەرەبەکان زۆریان گەڕاونەتەوە و یاخود خەڵکانێکی زۆر کۆچڕۆیان کردووە داخەوە و یاخود خەڵکانێک زۆر چون سەر زێدی باوکیان
بە سەدان عیلەمانەی ئێمە لە کۆمەڵی کرێنشنانە کە بەداخەوە نەک بەمانەوەی کە جیا بوونەتەوە ژنەکە چۆتۆ ماڵی باوکی پیاگە چۆتۆ ماڵی باوکی دانیشن بەمە وای کردو نرخی کرێخان و دابەزێت ئێمە وەکو کۆمەڵی کرێنشنان زەنگی مەترسیدارمان بە حکومت داوە لە ساڵی 1900 لە ساڵ لە 2004ەوە 11 جا کرێخان و زیادی کردووە ئێمە هەر 11 جارێک ئاگاداری پەرلەمانمان کردو ئاگاداری ئەندامان انجمن محافظەمان کردووە کە ڕێ بیژی لەن ئەو کات بۆ نەکرا بۆ ئێستا دەکرێت نەکراقیرانی داراییە بەڵام ئەو کات بۆ نەکرا ئەو کاتش نەکراوە لەبەرەوەی حکوومەت لەو کاتانە شاتوانم با بڵم وەکو پێویست ئاوری لە چینی فەقیرۆژار نەهاتەوە پێویستی پێینەوە تا ڕۆژ انتخابات پێویستی پێینەوە بە شتێکم حاشاڵ نەگرا لە ئێستاشتا کە موچەکە خۆی بە ئۆتۆماتیشی لە سا هەفتای پاشەکەوت کوورە خەڵک موچەی پێ نیە ئێستا حەومانگە موچە نەدراوە یاخودبانی تۆ موچەیەکی ڕبعێ موچەی کرێخان و ئەگەر تۆ لە 400 شۆبوون نەگە کرێخانوێک 400 یان پێشتر چۆتە ملیۆنێک نزیک چۆتە 700 ئەگەر تۆ ئێستا داش بەزێ بۆ 300 دا بەزێ ئەگەر مامۆستا فەرمانبەرێک هەر 300 وەگرێ هەر فرێ کرێخانۆگە ناکەوێت بۆیە دەبوو ئەم بڕیارە لە کاتێکدا ئێمە دەستخۆشی لە برارەکانی حکوومەتەکەین کرێکی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە زۆر هەیە ئەوەی کە لە ئێمە تۆمارە 100,000 ئەندام لە ئێمە تۆمارە 80,000 ئەندام ئەوانەی کە ئەندام نین سەرجەم هەرێمی کوردستان زۆرتر هەیە بەڵام شەرت هەیە ئەندێ شار ژمارەیەکی تەقریبیمان پێ بڵێ چەند کەسن زیاتر لە 80,000 چەندن زیاتر لە 150,000 کرێنشی لە هەرێمی کوردستانە هەیە باشە ئەوەی کە پەیوەندی هەیە بەوەی کە ئەگەر ینی خاوەن مڵکێک پابەند نەبێت سزا دەدرێت غەرامە دەکرێت وەک کاک بەرزان دەڵێت ئێوە لەگەڵ ئەوەدان سەریکە ئەمە تا ئیساتام دەقێش بە ڕێز ێزانە هیچ یاسایەک نەبوو کە پشتگیری لە کرێنشینان بکە پشتگیری لە کرێچی بکە هیچ یاسایەک نەبوو بۆ ئەوەی کە کرێچیە کاتێک کە کەیسێکی هەیە لەگەڵ خاوەن خانوویەکە لە دادگا پشتگیریشی لێ بکرێ بەداخەوە تەنها حەق دیفاعی لە خاوەن خانوو کردووە ئەمە یاسا هەبووە لە ئێستاشە ئەبێ بزانێ حکوومەت کاتێک کە بڕیارێک دەرئەکا بوونمە لە 130 دابەزێنێ لە 120 دابەزێنێ ئەوە دابەزێنێ ئەبێ لە بەرامبەریە ئەگەر کەسێک ئامادە نەبوو یاساکەی جێبەجێ نەکرد حکوومەت سزاکەی چییە؟ ئەمەش لەگەڵ ئەگەر پێم بڵی کاک بەرم حاڵەتێک هەیە ئێستا هات بێتە بەردەستی ئێوە کەیسێک پەیوەندی هەیە بە کرێچیەتیەوە کە دوو کەس قایل نەبوو بێتن خاوەن مڵکەکە لەگەڵ ئەو کەسێک کە کرێچیە حاڵەتێکی ئاوا هاتۆ دەبەردەستیەوە ینی هەند ڕخنێک هەیە کاک بەرزان دواتر قسەی لەسەر دەکەین بەوەی کە کێشەیەک دروست دەکا کێشەیەکی کۆمەڵایەتی ئەمە پرسیارێکە دواتر دەکەین ینی کێشەیەکی کۆمەڵاتی دروست کردووە کۆمەڵاتی ئێستا دوای بڕیارەکان چەند کێشەڵەت هەیە لە ئێوە ئاگادارێکشوانێکجان مەسەلەی حاڵەت شەر نییە حاڵەتێک بگاتە لای ئێمە هەنێک حاڵەت دەگاتە تەنانە حاڵەتی خۆکوشتن گەشتۆتە لای ئێمە حاڵەتی گورچی لە فرۆشتن گەشتۆتە لای ئێمە حاڵەتی ئینتیحاری خۆخنگاندن هاتۆتە لای ئێمە بەداخانی بۆ کەم نەکراوەتەوە ئەو کەسە نەکرێخانی بۆ نەدراوە کاکشوان با بینەر بەغەڵەت لە مۆزوعەکان نەگاتن لەگە ئەو بڕیارەی لەگە ئەو بڕیارەی ئەو کارەساتە ڕوودایان پێشتر ئێمە باسی ئێستا دوای بڕیارەکان بڕیارەکە ئێستا نەچۆتە بار جێبەجێکردنەوە بڕیارێک درراوە لە 130 کەم کرێتەوە باشە کەم کرێتەوە لێرەشت هەیە ئێستاوە کرێکی قسە دەکات لەگەڵ خاوەن مڵکەکەی لە هەموو پارێزگاکان لە ئێستاوە ئەم مشتومڕە هەیە لە نێوانیاندا بۆیە ئێستا کرێکی هەیە قسە دەکەم ناڵم بڕیارەکە جێبەجێکراوە ئێستا کرێکی هەیە ئەڵێ من خاوەنخانەکە کردووە ئەڵێ من بە هیچ شێوازێک نرخی کرێخان و دانابازان حکوومەت نرخی دابەزانە من دانابەزێنم ئەمە من لە ئەنجومەنی محافەزە و لە هێز ئەمنیەکان و لە پەرلەمانتارەکان ئەپرسم زانم سەبەبەکەی چیە ئەم هاوڵاتی بتوانێت ئەبیانکە ئەم نرخەدانەوە کاک ئاوات ئێوە وەکو مامۆستایانی ناڕازی دەستەی مامۆستایانی ناڕازی تا چەند ئەم بڕیارانە لە چوارچێوەی داواکاریەکانی ئێوەیە دەستخۆشی بۆ جەنابەت سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان ئەو سڵامەیە بۆ بینەرە بەڕێزانە کە ئێستا ئەم بەرنامەیە بینن طبعا منەمێ جارە لە سەرەتا باسی شتێ بکەم بەڕاستی ئەمە چاواشەکاریە ئێمە هاتوین باسی نرخ دابەزانە ناکەین تو هاتووی دەست بردۆ وە موچەی من بەبێ ئەوەی کە دەسەڵاتی تەشریعی ئاگای لەمە بێ لە سا 75 موچەکەی منت بڕیوە وعدت پێداوم کە لە هەموو مانگێک بە 30 ڕۆژارێ موچەم بیتێ من 6 مانگە موچەم وەرنەگرتووە کرێخانوو بە خۆی دابەزیوە زیاتر لە 150 بە لە زیاتر لە 150 دابەزیوە بەهۆی ئەو هۆیانی کە بەڕێز کاک بەرهەم باسی کرد و چەند هۆیەکی تر
لەبەرەوەی کە تەڵەب کەم بووەوە لەسەر خانوبەرە لەسەر خانوو خۆی دابەزیوە لە 150 لە هەنێ شوێن دابەزیوە ئێستام هاتووە بەچی بە قەرار ئێکاکە تۆ لە وڵاتێکای لە مەملەکەتێکان ئێمە خەڵک گوێ لە یاساکانێ ناگرێ پەرلەمانی کوردستان هینە ڕقمێکی شکانوە لە هەفتای یاساکانی ئەو تەشریعانەی کە پەرلەمانی کوردستان دەرێکا لە هەفتای جێبەجێ ناکرێ ئێستا پەرلەمانی خۆجێیی مەجالیسی محافەزات کێ گوێیان لێگرێ کاکە تۆ پەرلەمانەکە چ کۆشکێنراوە ئینقلابی بەسەرا کراوە کاکە خاوەن مڵکی چی برای بەڕێزم ئەوانە هینە ئەوە هەمووی حاڵەتە یعنی ئەشێت خەڵکی لەگەڵ ڕێزم خەڵکی کۆیلە لە هەموو شوێنەکەی ینی هەر بۆی کە سپاسێکی بکرێ خۆم مەجلیسی محافەزانەش هەمووی خەلفیەکیەوەیان هەیە کارتێکی ئەمەیان بۆ باکاکە دەستی خۆش بێ مەجلیسی محافەزەی فڵان تۆ کێ ڕێزی لێگرێ تۆ بێشکۆی بەرامبەر پەرلەمانەکەت کراوە ئێستا تۆی مەجلیسی محافەزەت چی تۆ قەرار بۆ من دەرەکەی من یاساکانم جێبەجێ ناکرێ وڵامەکەەوە وەربگرم کە لە چوارچێوەی داواکاری ئێوە نییە لە چوارچێوەی داواکاری کەس نییە جارێ من مامۆسای ناڕازی قسەکانتان ئەوە نییە کە دەڵێن ئێمە کرێچین و ئێمە نرخی بازار وایە ئێمە بۆ وەڵام نەبێ بۆ باشە کرێخانوویەک باوادانین کاک بەرهەم ئاماژەی بەوە کردوتی کرێخانووە گەشتۆتە ملیۆنە با من وادانێ مامۆسا لە چینێکی نزمترە لە 400,000 دینار کرێخانووەدا لە 150 خۆی بە تەبیعی دابەزیوە کرێکەی بۆ بە 200,000 200,000 زەربی 6 مانگی کاتە چەند کاتە ملیۆنێک و 200,000 ئێمە مامۆستا 6 مانگە 200,000 وەرگرتووە کار ئەی ملیۆنەکەی تری لەکوێ قەرزکەم من ئەمەوێ لێرە بپرسم ئایا ئەم شتە لە پێناوی چاکسازیە یان لە پێناوی خەڵەتانون و چاواشەکاریە ئەگەر لە پێناوی چاکسازیە ئەبێ لە خۆیانەوە دەست پێ بکەن ئەبێ نێچیرەوان بارزانانی سەرۆکی حکوومەت خانۆ 402 بفرۆشێ بیداتەوە بەگەل مەسعود بەرزانی سەری ڕەش باتەوە بەگەل ئەو خیانەتانی کە کردویانە لێوە دەست پێ بکەین با ئێمە خۆمان نەخەڵەتێنین حکوومەت هاتووە دەستکاری کرێخانووەکە دەستکاری ناکە بەڕاستیەوە خۆ خەڵەتاننە ئەوە چاواشەکاریە من هاتووم خەڵک مامۆسا خۆی کوژێ مامۆسا لە هەڵەبجە خۆی کوژە لەو هەڵەبجەیە کە هەمووی مزایداکە بە ناوی هەڵەبجەوە من لەگەڵ تۆ قسە ناکەم من مامۆستایەکی سەربەخۆم بە دەستگاکەی جەنابەت هەموو دەستگا مخابراتی مامۆستا تۆ ئیداری بەرنامەکەەکە من یەک پرسیارێکم هەیە پرسیارەکەم لە حکوومەت ئەم قەرارانە بەم دەست و پەیوەندەی خۆی بۆ چی دەرەکە لە پێناوی چی دەریەکە لە پێناوی چاکسازیە ئەگەر لە پێناوی چاکسازیە ئێمە و چاکسازیەمان ناوێت چاکسازیەکەی ئێمە شتێکی ترە ئێمە داهاتەکەمان شەفاف نییە ئێمە نازانین ئەو سەرۆت و سامانی ئێمە باوکی خۆمان کەسی خۆمان مامی خۆمان خاڵی خۆمان کوڕی خۆمانی لەسەر بە کوشت دەدەین نازانین داهاتەکە چەندێکە ئێستا تۆ هیچ کرێخانووی چیم بۆ دەستکاریەکەی کاکە هەرچی کۆمپانیا هەیە خۆتە هەرچی هۆتێلی 5 سێرە هەیە تۆیە دەستکاری چی بۆ منەکەی هیچ شتێ دەبری حاڵی من ناکە من ڕافیقەکانم هاوپیشەکانم توانای ژیانیان نەماوە خۆیان نەکوژن بۆیە ئەمە چاواشەکاریە ئێمە پێڵێن لێرەیە بوەستن ئیتر خەڵک چیتر بەم چاواشەکاریانە ڕازی نابێ و خەڵک لێتان قبول ناکە بەڕاستی خەڵک زۆر لێتان پڕۆ من دوای وچانێک گفتوگۆی زیاتر دەکەین بە تایبەتی لەبارەی نرخی شتومەک و خواردەمەنەکان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بۆ پێی کە دەپرسین بەڕێزان ینی لە ئێستادا دەزانین کە لە ساڵی پارەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی بڕیاری دەرکرد بۆ دیاریکردنی نرخی دەرمان بەڵام تا ئێستا نرخی دەرمان دیاری نەکراوە هەرچەندە لیست خرایە بازارەوە دیاری کرا بەڵام دیاری نەکراوە کەواتە دەپرسین ینی لە بازارەکانی هەرێمی کوردستاندا لە دەرزیەکەوە بۆ ئۆتۆمبیلێک کۆنتڕۆل دەکرێت نرخیان بۆ دیاری بکرێ وچانێک و بەردەوام دەبین لەگەڵتان. بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان جارێکتر ساتانەوێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر دەستێوەردانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان لە دیاریکردنی نرخ لە دەستێوەردانیان لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دەپرسین تا چەند ئەمە هەنگاوێکی باشە یان خراپە بەپێی دەنگدانی پرۆگرامەکە. کاک سەرهەنگ سەبارەت بە شتومەک نرخی کاڵا و خواردەمەنی و
ینی ئاماژەت بۆ دامە پەیوەندی هەیە بە عەرز و تەلەبە گە زۆر ئاسانی کەیتەوە بۆ بینەر لە ڕووی یاساشەوە دیارە مەسەلەی عەرز و تەلەب پەیوەندی بۆ هەیە کە ئەخرێتە بازار ئەوە عەرزە ئەوەشی کە چەند خواستی هاوڵاتی لەسەرە تەمەن هاوڵاتی ئەگەر پارەی پێبێ بەتەکید خواستی لەسەر شت زیادەکە و ئەچێ جگە لە پێداویستی ئەساسیەکان ئەچێ بۆ مەسەلەی کەمالیات ئەمە عیلاقەی مەوزوعەکە ئەوە بوو بەڵام من توابە ئەمە ورتر قسە بکەین کاکشوانە ئێمە باسی تەدەخلی حکوومەتەکەین بۆ دەخستنە بازار و بۆ تهدیدکردنی هەنێ سعر من برادێک ئێستا بیری خستمەوە کە باسی ئینتەرنێت کرا باشە ئێمە بەس باسی ئینتەرنێت بکەین تەمەن بەشداریەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە کە ئینتەرنێت بەکارێ لە خولی پێشی پەرلەمانە ئەندامی لیژنەی بەڵام ئەندامی لیژنەی گەیاندن بوو گەیاندن باسی ئەو بە کورتی باسی یەکەم بەشداریەکی زۆر هەیە ئەم کۆمپانیانە ئاسمانی کوردستانیان بە بەلاش دراوەتێ بەکاری ئەهێنن بۆ هەر مێگاهێرتزێک 2 ملیۆن دیناری تەبعیان 2 ملیۆن دیناری تەبع بەغا بۆ 1 مێگاهێرتز 250 ملیۆن دۆلاری وەرگرتووە لە ئاسیاسیال لە کۆڕک دەزین لە هەرێمی کوردستان کۆمپانیایەکی ئینتەرنێت کە ئیشەکە 1 مێگاهێرتزی بە 2 ملیۆن دیناری تەبعیانێ کۆمپانیامان هەیە بۆ نمونە نۆرۆسیلیکۆم باجیان لەسەرە کاکس بەڵێ دوو باجیان لەسرە باجێکیان بەپێی قانونی ژمارە 111 ساڵی 1970 تعدیل کراوە کە لەسەر دەمی پۆل بریمەر لە عێراق تعدیل کراوە هەموو کۆمپانیایەک پێویستە لە 115 لە ڕبحی خۆی وەکو باجوا بە حکوومەت هەموو کۆمپانیایەک جگەلەوە نەورۆسیلیکۆم بە نمونە هێناوە زائیدەم کۆمپانیەکانی تریش نەورۆسیلیکۆم لە 130 حکوومەتە لە 130 حکوومەتە تا ساڵی 2013 نەورۆسیلیکۆم 1 دیناری عێراقی نایبوو بە حکوومەت ئەی کۆمپانیەکانی تر کۆمپانیای کورتێل مەبلغێکی کەمی یابوو دیزیکەی 25 دەفتەر 20 دەفتەر دۆلارێک ئەویش بەشێکی حکوومەتە مەبەستم تۆ بەشی خۆت هەیە حسەی خۆت هەیە شوێنی تر هەیە بۆی پارەی لێوە زیادکەی تەدەخلی تیا بکەی سعر دابەزێنی هەموو وەزارەت یەک مانگە خەریکن بە تەکلیف لە کۆمپانیەکانی ئینتەرنێت تۆ لە دەوە بۆ سیدای بەزێنە ئیتر بە ئەوەی کە خۆت حەزت بەڵام دواتر پابند نەبوونەوە پابند بووە بەشێکی کەمی پابند بووە و ئەم کۆمپانیانە من عەرزم کردن کە ئەمانە پارەنیان بە حکوومەتی عێراقی بۆ ئاسیاسیال بۆ کۆڕک بۆ زینێکی ملیارێک و 250 ملیۆن دۆلاری لێوەرگرتوون زائیدە لە 15 ڕبحیشان لێوەرەگرێ حسەی هەیە عێراقیە ئەم ئاسمانی کوردستانی بە بەلاژیاوە بە مجموعەیە کۆمپانیای ئینتەرنێت بە کەیفی خۆیان بەکارهێنن و 1 دینانیان بە حکوومەت بە کەیفی خۆیان سعر لەسەر هاوڵاتی دائەنێن کارتێ بە 50,000 کارتێ بە 6,000 من لێرەوە ڕایەگەێنم بە فرسەتی زانم تەحەدای هەموو وەزارەتی گواستنەوە گەیاندن دەکەم لە وەزیرەوە هەتا خواری خوارەوە کامیان ئامادەن لە بەرنمەیەکە ڕوبەڕوو من ئامادەم لەگەڵیانە هەموو فەزاحەتەکانی وەزارەتەکە و ئەو کۆمپانیانەی کە لەگەڵیانە مەسەلەی ئینتەرنێت بە تایبەتی من بۆیانە خەمەڕ باشە لەم دۆخی ئێستادا چ شتێکیان فەزاحەتە لەم دۆخی ئێستا بوون بە داواکاریەکانی وەزارەتەوە لە 100 کۆمپانیەکان بەشێکیان حەسەی حکوومەتیان تایە 1 دینار نیان بە حکوومەت 1 دینار ئاسمانی کوردستان بەکارەهێنن وەکو تەیفی تەرەدود ئەوەی مێگاهێرتزەکان بە پارەیەکی زۆر کەم پارەیە کە بۆ 1 مێگاهێرتز 2 ملیۆن دیناری تەبعیان باسم کرد بۆ 1 مێگاهێرتز عێراق 250 ملیۆن دۆلاری وەرگرتووە باشە ئەمە هەمووی داهاتە ئەمە هەمووی بەشی حکوومەتە ئەمە هەمووی مڵکی گشتیە باشە ئێمە زۆر کات گلەیەکەین دەڵێن سەروەتی ژێرزەویمان بەهەدەر براوە سەروەتی سەر ئەرزمان بەهەدەر براوە بەڵام شتێک هەیە کە ئەمە کەمتر بۆ خەڵک ڕوون کراوەتەوە ئاسمانیش بەهەدەر دراوە لە وڵاتە ئەوەی کە باسم کرد حکوومەت ئەگەر بە دوای ئەوە ئەگەڕێکە داهات زیاد بکە باشە پارە کۆ بکاتەوە 1 دنیا مەجای تر هەیە کاش 1 نمونەی تر زۆر بە کورتی کاکسە ینی وەڵام دەستکەوت بۆ پرسیاری یەکەم 24,000 کۆمپانیا 24,000 کۆمپانیا لە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان مسەجل کە دێتە بۆ وەزارەتی دارایی بۆ باج ئەم 24 ئۆتۆماتیکی بێ بە 16,000 هەشتی لێرە نامێنێ بەس چی دیار نامێنی هەشتەکەی لەوێ تەسجیلە دروست کراوە کە دێت بۆ وەزارەتی دارایی بۆ باج 16,000 لەم 16,000 4,000 باجەیە واتە لە مجموعی 24,000 کۆمپانیا 4,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستان باجەیە کاک شوانە باشە من عەرزم کردن بە پێی یاسای ژمارە 113 ساڵی 1970 تعدیل کراوە هەموو کۆمپانیاکان پێویستە لە 115 ڕبحیان قازانجیان وەکو باش بن بە حکوومەت بۆ ناڕوا ئەم حەقانەی خۆی لە لای کۆمپانیەکان وەربگرێتەوە داهاتی خۆی پێزیادکە باش نەکشێتە سەر بۆ پرسیاری یەکەم باشە کاکسەرنگ ینی وتت پەیوەندی هەیە بە
بە هاوردەکردنی شتومەکەەوە ئەوەی سەبارەت بە خواردەمەنی شتومەک و کاڵەکانی بازار هاوردەکردن عرض و تەڵەب یاسا هەیە ینی حکوومەت مخەوەلکە حکوومەت بتوانێت دەستکاری نرخکە لە ئێستادا لە بازار کۆنتترۆلی کات کۆنتترۆل یاسا هەیە یاسا نییە یاسایەک نییە بۆ کۆنتترۆلکردنی نرخ و ئەو تەدەخلی حکوومەت لە مەسلەی بازارڕ ئەوە تەدەخولێک بوو لە سەردەمی سیستەمە تۆتالیتارەکە شمولیەکان ئاکراوە باوی نەماوە بەڕاستی ئێستا ئەوەی کە پێوترێ بازاری ئازاد وەلەو هەرێمی کوردستان قاعدەی بازاری ئازادی بە هیچ جۆرێک تطبیق ناکرێت باش ئەگە بەدەر لە یاسا بێت لەم دۆخەی ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت تەدەخولێکی وا بکە ئەخر تەدەخولەکە خۆشیە من بۆم ئەو دەڵە لە بەژەوەندی هاوڵاتیان بۆ ناتوانێت ئەرزم کردی تەدەخولەکە بە بڕوای من نەتیجەی نییە بە بڕوای من نەتیجەی نییە بۆ باشە باسی ئەوم کرد باسی بێمتمانە یەکەم کرد باشە باسی بێمتمانە یەکەم کرد تۆ حکوومەت دنیایە شوێنی تر هەیە دەستی بۆ بەرێ بۆی داهاتی خۆی زیادکە بۆی بازار ڕێک بخاتەوە بۆی ئینتاج زیاد بکە ئەمە ناکە ئەم تەدەخولەی کە ئیکالی رابە تەدەخولێکی سلبی بەڕێی من باشە کاکێتەوە باشە وەڵام وەرگرت کاک بەزان لەو کاتەوە شت دەنووسی نازانم سەرنجت هەبوو لەسەر کاک شوان ئەوەی کاک سەرهەنگ باسی کردەوەی برادران باسییان کرد تەبعی ئەوان ئەوەندە بە ڕژبینیەوە تەمەشای وەسعەکەیان کردی پێش ئەوە لەبەر ئەوەی لەم نێوەندەدا تێنەگەیشتم ئاماژەت بۆدا کە یاسایەک هەیە ئێوە تەفویز دەکا بۆی کە بڕیار دەبکەن کاک سەرنگ دەڵێ یاسای ژمارە سێ دەڵێت یاسا هەبوو یاسای ژمارە سێ مادەی پێنجەم وەزافەتە لە مادەی شەشەم و بڕگەی بینەر با تێ بکات زۆر بەڕوونی باسی کردی ئەنجومەنی پارێزگا شوان زۆر بە کورتی کاتی ئەوە من وەڵامی کیلەوە من کاتی تۆیە کاک بەرزان کاتی تۆی دڵنیام بۆ یارمەتیدانە کاکە بە هەڵەتێ نەگەن ئێمە باسی ئەومان کرد ئەنجومەنی مەحافەزە سەلاحێتی دەرکردنی یاسای نییە تەنها پەرلەمانی کوردستان سەلاحێتی دەرکردنی یاسای باسی هەندێکمان نەکردی ئەمە دەڵێن دەسەڵاتی بڕیار ڕێنمایی بەڵام پرسیارم کردم یاسا دەردەکەم پرسیارم کردم یاسا دەردەکەم ئەمە یاسای دەرناکەین وەکو یاسای ئەمە دەرناکەین دەسەڵاتی بڕیار ڕێنمایی چاودێریکردن ئەوە بەپێی یاسای ژمارەسەی هەموار کراوە ئەوەی تر ئێوە گەشتبینن بەشی ئێستاکە باسی یەک بێشی دێ مەسەرێ کاک بەرهەم باسی خاوەن خانووی کردکە دەرێک ئەمە ئەو بڕیاری قوبوڵ ناکەم من دەرێم دەستخۆشی لە خەڵکی شاری هەولێر دەکەم کە زۆر پێش ئەمە و قرارەی بدەین ئەوان بڕیاری خۆیان جێبەجێ کردی و کرێی خانیان دابەزاندیە نامی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕزان لە سلێمانی مشکلە هەیە مەشاکلی من نییە ئەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمە باسی هەولێر باسی هەولێر دەبوو خاوەن سەردانی مەیدانیم کردیا لە خۆم سەردانی مەیدانیم کردیا خەڵکە بە گوتی کاکە بامە چاوەڕێی حکومەت دەکەم زانێت چ بڕیارەشی دەربکاتن ئەمە جێبەجێ دەکەین خاوەن خانووە خاوەن دوکان بووە ئەو قسەی کردیا وە ئەمە کە بڕیاریشماندا خەڵکە وە جێبەجێ کردیا هەر بۆ زانیاریش ئەمە هەر ئەو ڕۆژی کە ئەو بڕیارەماندا ژمارە تەلەفۆنمان بڵاو کردیتەوە 0 تا بەدەرفەی دەزانم 932 ئەگەر غەڵەت نەبووم ئەوە ڕقەمەکەیتی ئەگەر دوایشەوە بووە غەڵەت بوو دووبارە دەکەینەوە ئەوە لە لای ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرە هەر کرێچیەک مەشاکیلی هەبوو دەتوانێت تەلەفۆن لە ئەو ڕقەمێ بکاتن و کێشەکانیشی چارەسەر دەکاتن بەپێی ئەو سیستەمەی کە دانرایە بەپێی وتت لژنەی دادوەری دادەنیشێتسکاڵای خۆی مهم بگەیت ئەوات باسی کۆمەڵێک مزایدەی سیاسی کۆمەڵێک شتی کرد من نەحەقی ناگرم لەبەرەوەی جەنابی نوێنەری مامۆستایانی سلێمانیا لێ لە هەولێرە قسە لەسەر شتی هەولێرە دەکاتن جەنابی ئەندامی حزبی ئەمش خەڵکی کوردستانم کاکە دەمەسە کوردستان من پە ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێرم برادرانی NRT بانجی منیان کردووە وەرەکو ئەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر من بۆ خەڵک لە بەسامرێ لە هەولێر خەڵک خۆی کوژە خەڵک انتحارەکە تۆڵی کیلۆیە هەماتە بە 750 خۆ من لە علوەنیم کاکە تەواو قسە فێرۆستوی بناقەشە بە یەک باشە ماوەسا لێگەرە بەخسنتەوە قسەی خۆ بکە ناحەقی ناگرم لەبەرەوەی جەنابی لە سلێمانیا سلێمانی فۆزایە لەگەر ڕێزم لۆ ئەو خەڵکە دڵسۆزە و خەڵکە خۆشەویستیەکەی کاکە فێر ئوسلوبی بناقەشە بە لێگەرە با قسەم بکەم ئەگەر نافەرم لۆ جەنابەت بەسی دێنی فەرم قسەی بکەم لەگەر ڕێزم لۆ خەڵکە دڵسۆزەکەی لەگەر ڕێزم لۆ بە ئەو کەسانێکەوە خەمخۆری شاری سلێمانی بەڵام خەڵکانێک هەن وەکو کاک ئاوات
کە هەموو شتێک بە ڕژبینیوە دەبینن هەموو شتێک بۆ شێوازەیە کە خۆی دەیوێتن من تاکیدم پێشەوەی بێتەوە بەرنامە بڕیاری خۆیدا بە خراپ برێ خراپ بە باشش برێ خراپ تاکیدم لە هەندێ لەبەرەوەی جەنابی مندا چاک دەزانم جەناب چ لایەنەچی سەر بە چ لایەنەچی و لە بەرژەوەندی چ لایەنە مامۆستا ئاوات ئەوەی باشی شخصی لێرەدا وردی زۆر ئێمە پرسیار دەکەن وەڵاممان دەستکرد ڕەنگە مە ئاقاری گفتوگۆکەش بگۆڕێت ئەوەی تر کاک سەرهەنگ باسی کۆمەڵک شتی کرد ئەگەر ئەو شتانەی باسی دەکەی پەیوەندی بەندام بۆکو ئەنجومەنی پارێزگاوە هەبیتن بەڵگەکان بدە دەستەما ئەمە بە دۆداچوین لۆ دەکەین خۆشمان دەکەین ناوبڕەکە و پرسیارم کرد نەخی دەرمان دیاری بکات دیاری دەکەن بۆ منە لە پارێزگاوا دەرێ بڕیار دەرناچێەوە بڕیاری ژمارە 65 ئەنجومەنی وەزیرانە دەری کردیا ببوورە ئەوە پارێزگارە بڕیاری دەرکردووە بڕیاری ئێستا کە یەک دێ بەسەری ئەوە بە هەمان شێوە پارێزگارە لەسەر ڕۆشنایی کۆبنەوەی ئەنجومەر بە هەمان شێوە بڕیاری دەکردووە ئەوەش بە هەمان شێوە بڕیارە ئەوەش بە ئەوە هەموو بڕیارە من حەقم بە سلێمانیدا نییە جەناب لە سلێمانی دەژی بڕیار لێوە جێبەجێ ناکرێ حکومت لێوێن دەربەس شێوازەکە پارێزگار حساب لە ئەنجومەنی پارێزگا ناکاتن شتەکان ناباتە ئەنجومەنی پارێزگا ئەوە مەشاکلی من نییە جەناب لە سلێمانی دەژی مەشاکلتە لە هەولێر حکومت هەیە سیستەم هەیە شت دەکرێت ئیشیش کرایە ئیشیش دەکرێتن لەگەر هەموو ئەو کەمپوڕیانی کاشە کاتی ئەوانە ئەمە زۆرتی وڵامی ئەوان دەگەن کاتی ئامادەبووانە سەردانان لەسەر بە هەمان شێوە هەموو ئەو بابرێن میوەزات و شتانێکە کاک ئاوات باسی دەکایە ئەلوانیان باسی دەکەم لەبەرەوەی ئەوە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بەڕێوەبەری گشتی گشت و کاڵ ڕۆژە هەفتانە لەگەر ئەلوەی هەولێر بە هەمان شێوە تەنسیقی هەیە سەر لە بووکە هەموو سەرجەم 82 مادەیە سەریان لە بۆ دیاری دەکاتن و ئەوجا دێتە بازار شت دەفرۆشێت من وەڵام وەرگرت کاک بەر ئێوە چی بە چارەسەر دەزانن ئەمەتان بە چارەسەر زانی بوو ئەمە چارەسەرە داوەزانی کرێخان و چارەسەرە بەڵام من کاک بەرزانەڵێ من سەرۆکی کۆمەڵەیەکم لە هەرێمی کوردستانە حەزەکەم زانێ بۆ بەڕێزە لە گەرمیان خەڵکمانەی خاونی بۆ ماڵە پێشنەکە کڕیەوە بە هەدێ بووی کڕی و کاک ئێمە دەستخۆشی لە هەموو سەریکە منش دەڵم دەستخۆش بێ لە سلێمانیش خەڵک کرێخانی دابەزانەوە لە گەرمیانی ژەمانە لە دووەگەمانە لە خانەقینەمانە لە سۆرانەمانە لە هەموو شوێنەکەمانە کاکە ئەمە پەیوەندی بە شار و شارشکارەوە نییە ئەوەی کە نرخ کرێخان و خۆی دابەزان و ئێمە داوامان لێ کردو ئێمە دەستخۆشیمان لێ کردو تەنانەت نووسرامان وەزارەت ئاراستی ئەوقاف کردووە کە لە جمعەیە لە مەلابەرزەکان لە خوتبەکانە داوا لە خەڵک نرخی کرێخان دابەزان ئەمە ئەرچێکی سەرشانی هەمومانە با کەسمان نەیفرۆشتنەوە بۆ میلەتە کاکە لاری فرۆشتوێتەوە باڵم با کەسمان پرسیارە با کەسمان نەیفرۆشتنەوە بۆ میلەتە بڵێ من ئەوەم کرد ئەوم کرد ئێمە لە هەرێمی کوردستانە لە کاتی خۆی لە ئەم یەکانی کە نیشتەجێبوون دروستکراوە مۆڵەت بە 1970 نیشتەجێبوون درا لە هەرێمی کوردستانە ئێستاش کاکە 80,000 کرێکی بەلای کەمەوەی کاکە لەم شارەیە چەند هزار پرۆژە دروست کراوە لە سلێمانی چەند هزارێکی نیشتەجێبوون دروست کراوە کاکە من سندوق نیشتەجێبوون ماڵە عەرە وەریگرتووە بە سەدان پرۆژە هەیە ئێستاش لە شارەکانی هەرێمی کوردستانە یەکەی نیشتەجێبوون تیا چۆڵە کەس نییە لێ پرسیمان لێ بکە کەس نییە لێ بچێنەوە دەری کاکسەران گوتی چ کۆمپانیایکی وەبەرێنن تا ئێستا نرخی زەریبەیەوە بە حکومەت کاکە بەس باجەکانیان بن حکومەتی هەرێمی کوردستان سەی سەقەتی حکومەتە چی کردووە هەستاوە زەیەکی بە خۆڕاییاوەتێ هەستاوە سندوق نیشتەجێبوون دوو دەفتەری نیویاوەتێ هەموو کاراسانێکی بۆ کردووە زەریبەی لێ ناسانێ هەموو کاراسانێکی بۆ کردووە سەرباقی ئەوە یەکێک نیشتەجێبوون بە 12 دەفتەر و 300 ئەفرۆشۆتە با وڵاتیان کاکە باش فەرمو لە وڵاتی 30 ملیارد و 630 میلیۆن کەسن ئێستا شوقە هەیە بۆ کرێ کاک عادلیان بە کوردیەکەی ئەم قەیرانە چۆن چارەسەرێکری ئەبێ حکوومەت خاڵی یەکەم لەو پرۆژانە دەست پێ بکات کە ئێستا لە هەرێمی کوردستانەکە نیشتەجێبوون دروستیان کردووە هۆکارەکەی چێکە تا ئێستا نەدراوە بە خەڵک پارە نییە و کێشە هەیە و قەیرانی دارایی پارە کاکە پارە بەس دەستکاتەوە بە پرۆژە چۆنە کاکەجان ئەم قەیرانەکە ئەخە کاتخۆی کە پارەژە بیامان بەداخەوە چی دەڵێن سەبارەت بەو لێدوانانی حکوومەت و بەرپرسانی حکوومەت کاکشوانجان کاتی خۆشی کە حکوومەت پاری هەبوو یامان بە دارخورما و یامان بە گۆرانی بێژەکان بەداخەوە لە ئێستا مادەم ئەم قەیرانە هەیە مادەم قەیرانە هەیە و کە ئێستا حکوومەت ناتوانێت قەیرانی شتەجێبوون چارەسەرکە بگەڕێ ئێمە بە نووسای ڕسمی ئاگاداری پەرلەمانمان کردو لە پرۆژە یاساکە داوامان کرد تومانە یەکەین شتەجێبوونمان هەیە لە هەرێمی کوردستانە زۆرن بزانم و کارەکەی چێت تاوانە بووە ئەگەر بودجەیش پێویستە بودجێ بۆ دامینکە ئەگەر نییە زەوی بەرێ ئەگەر حاڵ و مەسەلەیش ترە جێبەجێ ئەو یەکاندا دەستگای دروست دەستگای دروست بکرێ لەم دەستگایە کۆ بێتەوە یەکەین شتەجێبوون تیا دروست بکرێ هەموو ئەو یەکانی کە لەسەر کۆمپانیەکان بەناوی خەڵکوێت تاپۆ بکرێ یاخود سیستەمێکی تر لە ئێستادا حکوومەت بتوانێت یەکەین شتەجێبوون دروست بکات لە ڕێی کەتی تایبەتەوە بە فرۆشتن بکرێ بۆ کۆمەڵک سوودی هەیە کاکشوانەکە یەکەمیان
ئەگە بۆ نمونە بە $100 بدە بە هاوڵاتیەک ئەم هاوڵاتیە توانێت عقدی 10 ساڵکە لە ڕێی لەگەڵ کۆمپانیەکە عقدی 10 ساڵی لەگەڵ لاکە کە ئەم 10 ساڵە بۆ نمونە دڵمطمئینە کە لەوەی دەری ناکات اینجا داهاتێکە بۆ حکوومەت ئەگەڕێتەوە بۆیە پێویستە حکوومەت خاڵی یەکەم لەوە بەرێنانەوە چونکە بەداخەوە هەموو پرۆژەیەک لارێمی کوردستانە کۆمپانیایشی لە پشتە هەموو کۆمپانیایش مەسئولێکی لە پشتە بەڵام لە هەمان کاتە ئێمە دەستخۆشی لە زۆر کەسەکە بۆ نمونە ئێستا دەستخۆشی لە وەزیری شارەوانی یەکەم لە نەورستان کە هاتۆتە سەرخەت بەڕاستی دواتر لە وەڵامی ئەواندا ڕەنگە ئەم پرسیانەتان لێ بکرێت کە هەوڵەکانتان چی تەنها نیوسانە دەستخۆشی لە یەکەم لەبەری لە ئێستادا باشترین حەل ئەوەیە کە ئێستا بە تەمام پرۆسی زەویدا بەشن کاریشی باش کاک ئەوەت مامۆستا ئەوەت ئەنی کاک سەرنگ باسی متمانەی کرد من لە قسەکانی تۆدا وا تێگەیشتم کە متمانەتان نییە دروستە قسەکەم متمانەتان نییە بە بڕیارەکان ئەوەی کە ئێستا ناوی دەسەڵات یعنی متمانەتان بەجێبەجێکردنی نییە یان لەگەڵ بڕیارەکان بە کەسیان نەماوە بە کەسیان ئەو بۆ ڕاستکردنەوەی و بەڕێزشکە ئێستا منی بینی جارە ناوەکەشم باش نازانێت تەلەفۆزکاڵێ مە حیزبیە ئەمە هینە ئەمە خەلفێتی ئەو حیزبەیەکە و ئەوی وا پەروەردەکردووە من حیزبی نیم وەگەر حیزبێک هەبێ ئەم بیرروڕانی منی تیاجێ بێتەوە بە شانازیەوە باشە بۆی کە من مافی خۆمە جابمەوە لە بەرنامەکەی تۆ تۆهمەی ئاراستی من کراوە کە حیزبیم حاشاوە لیلا من هیچ حیزبێ بەشیایەوە نازانم ئێستا لە ئێستا ئەو کاتە بە هەردووکتانە ماوەسەوە لەسەر ئەو شتانە ئێمە باوەڕمان بەمانە نییە و ئەمانە زۆر لەوە کەمترن زۆر لەوە بچووکترن بتوانێت چاکسازی بکەن لە وڵاتەیە ئەمانە سەرچاوی قەیرانەکانن سەرچاوی کێشەکانن هەرچی سەرۆت و سامانی سەر زەوی و ژێر زەوی و هەرچی عقولی ئەم وڵاتە هەیە ئەوان دزیان هەرچی ئێستا بۆ نایەن ئەمانە داتایە بکەن بڵێن چەند پێشمەرگە لە ئیجە خنکاوە کاکە تۆ چی بە منە فرۆشی تۆ ئەڵێ سلێمانی هەوڵی من لێرەوە دەستخۆشیەکەم لە خەڵکی زاخۆ تاک و خانەقین زۆرێکیان کرێخانویان لە سلێمانی لە دوهۆک لە کەرکووک لە هەڵەبجە کرێخانوەکان مامۆستاکانیان بەخشیوە لێی نەک هەر لە هەولێر لە هەولێریش لە سلێمانی لە دووەک خەڵکی بەزەیان بە مامۆستا هاتوێتەوە ئەم دەسەڵاتە وای لە خەڵک کردو مامۆستا خەڵک بەزەی پیاوێتەوە مامۆستا لە پێنجوە نەبێ بە لفکە فرۆش ئەڵێ ئەزانم تەلەبەکانم پێویستیان بە لفکە نییە خۆیان لفکە چنن بەڵام بۆی کە مڕعاتن منەکەن یان لفکەم لێکڕ مامۆستامان هەیە گورچیلەی خۆی داناوە بە فرۆشتن ناوی مامۆستا ئارازە لە مەکتەبی سەرای سوبحاناغا ماڵی لە ڕاپەڕینە یەک دنیا قەرزارێ سە گورچیلەی داناوە بۆ فرۆشتن دوو جار محاولەی خۆکوشتنی کردووە باسی ئەوە لە هەولێر حکوومەت هەیە کاکە هەولێر نیو سەعات بارانی لێباری خەریب بووە قەڵاژ ئاو بیبە چیت بۆم خەڵکە کردو برام چاواشەکاریە تاکەی یعنی من لەگەڵ ڕێزم من خەڵکی هەولێر سەر و سەرچاو ئەو برا بە ڕێزە وەکو تاک بەڵام ئەبێ بزانین خەڵک چاواشە نەکەین ئەبێ بزانین ئێمە کە لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر خەت بووین لە ساحەفەی بوجەکەمان بۆ هادووەکو مەلیک ئەژیان و هیچ کێشەیەکمان نەبوو هات سیاسەتێکی ناونا سیاسەتی نەوتی خۆم یعنی ئەو حیزبە خۆی هاد ئەم هەموو قەیرانی بەسەر ئەم میلەتە هێنا ئێمە خەڵک چی مستەفیدە کاکە خەڵک مناڵی پێشمەرگەکە داوای قومێشیرەکە من نازانم تۆ باسی چی بۆ منەکەی باسی مەبەست لە ڕژێمی پێشووە کورام ڕژێمە لەوەی پێشوو خراپترەکە ئەوەی نەوتمان بۆ خۆمان مەبەست ئەوە بوو ئەمانەڵێ سیاسەتی نەوتی خۆیانی سیاسەتی با کاتی ئامادەبان بێت کاک محمود زۆر بە کورتی کاک محمود دێمەلات ئێستا چی ویست چی بڵێ زۆر بە کورتی مامۆستاوە ئەمەوێ ئەوە بڵێم کە بەڕاستی هیچ شتێک نییە بە ناوی کێشە لە وڵاتەیە پارە زۆرە ئەوەی کە هەیە خەڵک برسیکردنە لە پێناوی ئەوەی کە خەڵک بێمنەت ببوو لە حیزب خەڵک ئیتر چیدی گوێی لە حیزب ناگرت مناڵەکانی نەناردە کۆلێژە بەرزەکان مناڵەکانی نەناردە کۆلێژە بەرزەکان خۆیان سەفەریان نەکرد و ئەگەڕان چاویان کرابەوە بێباک بوون بەرامبەر ئەم دەسەڵاتە چاواشەکارانە ئەم دەسەڵاتە لەوانە ئەترسێ دەنا ئەوەی کە هەیە پارە زۆر هەیە بەڵام ئەیانەوە خەڵک چاواشە بکەن لە پێناو پرۆژەیەکی فەرموو کاک محمود سپاس کاک شوان بە خێراتی میوانی بەڕێزەکان دەکەم و سپاس بۆ ئەو کرێنشینانەی کە ئامادەبوون لە بەرنامەکەت وەڵام من پرسیارێکم لە کاک سەرنگ هەیە دوو پرسیارشم لە کاک بارزان هەیە کاک سەرنگ ئێمە ئەوە کاک بەرهەم سوادارم یەک پرسیارێکی یەک پرسیار بەس پێشم گوتی کەمەک مەزارم دێ کاک سەرنگ ئێمە بە نووسراوی ڕسمی وەکو کۆمەڵی کرێنشین دامان بە پەرلەمان قانونی هەمارکردنەوەی بەکردانی خانوبەرە لە دوو خولی پەرلەمان لە پەرلەمان ڕۆیشتوو لەو پەرلەمانێش بە هیچ شێوەیەک ئەندام پەرلەمانەکان ئامادە نەبوو زۆریان ئامادە نەبوون کە ئەم قانونە تعدیلکەن بۆیە ئێمە ئێستاشی ئەمە بووین ئەمە یاسایەکەی پەرلەمان کە جەناب دەڵێ یاسای دەرەکە پەرلەمان بۆ نەیکرد پەرلەمان
پرسیارەکەشم لە کاک بارزان دەست خۆشتان لێکردنەوە ئێمە وەکو کۆمەڵی کرێنشین بە ناوی کۆمەڵی کرێنشینی هەولێر و خۆم ئەندامی سکرتار سەرپەرشتی دووهۆک هەولێر سۆرانم بە ناوی هەمان و دەستخۆشی لەو بڕیارانەی ئەنجومەنی محافەزە دەکەین بۆ کەمکردنەوەی بەکرێدانی خانوبەرە ئێمە نابێت ڕەشبین وەکو کاک ئاوات ئێمە دەبی گەشتبین بین ئێمە هەر تەشەنوزات بکەین و هەر ڕەخنە بگین و چای نەکەین یەکجاری لێدێ نەخێ ئەوە جەنابی وەزیری هەنانگاوەکی ناوە کە زەوی بدات بە کرێنشینان و دوای خانووسە دروستکات دوای ئەنجومەنی محافەزە ئەنجومەنی محافەزە بڕیا دەرەکە بۆ ئەوشتان بڕوا بکە من بە ڕۆژان دایان کرێنشین پەیوەندی پێ دەکە کاکشوان کەی بڕیارەکەی ئەنجومەنی محافەزە دەرەچی کەی بڕیارەکەی جەنابی محافەزە دەرێکاتە ئەو کرێ بێتە خوارێ هەر ئەمڕۆ کرێنشینێک پەیوەندی پێکردیمە ئەڵێ کاکە ئەڵێ نەک ئەنجومەنی محافەزە نازەم چێ بێ من کرێ دانا باشە کاک ڕەنج جێگای دەستخۆشیە زۆر سپاسیان باشە کاک ڕەنج فەرموو کاک ڕەنج سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لەکەم کاکشوان هەموو کات کە چاکسازی دەکرێت یان نرخ دیاری دەکرێت بۆ شتەکان دەبێت لە بنەڕەتی شتەکانەوە بێ کاکسەر هەنگ باسی لەوە کرد نرخی شت دەبێت لە نرخی شتی هاوردە باسی نرخی شتی هاوردەی کرد ئایا حکومت کە دەیەوێت چاکسازی بکات بۆ لە خاڵە سنوورەکانەوە دەستی پێ ناکات یاخود ناتوانێت بیکا لەبەرەوەی ئەو کەسانە کەسانی بازرگانی حزبین پرسیاری دووەمشم بۆ کاک بەرهەم چیان کردووە بۆ کرێنشینیان بەڵێ کاک تەحسین تەواوە دروستە ناوەکە کاک تەحسین فەرموو سەرەتا بەو شەحرە بەشداری دەکەم دەیگۆڕوونمان نمایە دەمگۆ پیرێژن باشە لە تەلەڤیزیۆنەکان گۆشتی دێنە سەر شاشە خەرک سووقی دەبتەوە بێکار و بێ معاشە کرەی خانیم نەدایە منداریشم هەراشە ئەگەر چاکسازی نەکەن من لێتان دەکەم عاشە هەتا دوو غازی دەکڕم سعری نەفتی دەفڕێتن نەنەفت نەکارەبا مندار هەر دەلەرزێتن بە هەزار گەنجمان ڕۆیی لە ئیجەی دەخنچێتن شڕە تەکسیەکم هەیە زوو فیتپەم دەسووتێتن چونچێ پارەم پێ نییە فیتەریش لۆم نایەتن پێمان خۆشە چاکساز بن لە تانوایە من شێتم حەز دەکەم چاکسازی بکەن لە تانوایە من شێتم سیارەکانتان جوانە باڵەخانەکانتان بەرزە سەیری پینەی شەروارم 16 سارە لە شاری هەولێرێ هەر کرێچی و حەیران بێژ و هەمبارم بەرەوەڵا پرسیارم هەیە حەز دەکەم بەڕاستی دەستخۆشی لە کاک مەحموود و ئەوانە دەکەم بەڕاستی ئاوڕیان لە کرێنشینیان دایتەوە بەس حەزیش دەکەم کە گوتیان بە قورعە دەکرێتن بەڕاستی حەزم لێ ئەو زوو جێبەجێ بکرێ و ئەوە خاڵێکی دیاریکراو هەیە کە حەز دەکەم ئاماژە ئەمە سەرنج بۆ پرسیار نەبوو کاک تەحسین کاتیشت هەبوو بۆ شعرەکە حەز دەکەم کاک ئەوە یعنی حیسابی وەی بکە کە گەنجێک ژنێ دێنی کە ئەکاک بارزان کە گەنجێک تازە ژنێ دێنی بەڕاستی ناوی نێخرێتە ناو قورعی لەبەر ئەوەی کەسانەکەی 20 سارە کرێتیە کەسانەکەی 16 سارە ئەمە داواکاری بوو ئەمە داواکاری بوو بە کاک هەورامان سپاس بۆ تۆش کاک هەورامان فەرموو سپاس بۆ بەرنامەکەتان من ئەپرسم لە کاک بەرزان پسپۆری ئابووریتان هەیە لە ئەنجومەن من ئەپرسم بۆچی یعنی دەست براوە بۆ دیاریکردنی نرخ قەیرانی دارایی هەیە لە کورسانە قەیرانی دارایەکە کێ دروستی کردووە سەرچاوەکەی چییە باشە تۆ بۆ نرخی خان و بۆ مندا ئەگری ئەی بۆ موچەکەم نادەی ئێوە نوێنەری ناقسم ماوە ئێوە نوێنەری خەڵکن ئێستا خەڵ لە قەیران و لە کێشایە مامۆستام ناساندی مامۆستای بەڵێ مامۆسام بارگرانیەکە لەسەر شانی هەنێکمان لا ئەبەن ئەیدەنەوە سەر شانی هەنێکی ترمانە مەبەستت خاوەن مڵکەکانە بەڵێ ئێوە لە بری ئەوەی ئەو بارگرانیە ئەو کۆڵە لە شانی یەکێکمان لا بەنوبیرن بە شانێکێکی ترمانە نوێنەری ئێمن بڕۆن ئەو پارە دزراوانەی حکوومەت دزیویتی لە ژێرخانەکانە ئەوانەمان باشە مامۆستا هەورامان کاک ڕێبوار بەڵێ دەست خۆش بێ کاکشوان بۆ مەجالە دەست خۆش بۆ مەجالە من پێم وایە ئەم بڕیارە لە مەسلحەتی خاوەن مڵکە لە مەسلحەتی سەرمایەدارە چونکە وەکو بیستمان لەو بەڕێزانەی کە لە ناو کێشەکەیان زۆر لە خاوەن مڵکەکان لە سەتاسی زیاتریان دابەزانەوە
لە کێیان دەپرسی پرسیار بۆ نمونە ئێستا وەکو کە بیسمان لە سلێمانی لە هەولێر لە دهۆک زۆر خاوەن مۆڵک لە مەجلیسی محافەزەی هەولێر بەزەمیرتر بوون لە سایە 40 و لە سایە 50 لە کرەکانیان داشکاندووە ئێستا کاتێک ئەم بڕیارە دەرکراوە لە مەسلحەتی کرێچی نییە بگرە لە مەسلحەتی خاوەن مۆڵکە ئەمە یەکەمیان دووەمیان زۆرێک لەو قوتابیانە یاخود لەو شوێنانی کە نرخیان بۆ دیاری کراوە بۆ نمونە قوتابخانە نێودەوڵەتیەکان قوتابخانەی نێودەوڵەتی هەیە کە لە سلێمانی لە هەولێر من فۆرمەکەم بینیوە وەزارەت بڕیاری بۆ دەرکردون لە سایەسی کەم بکەنەوە ئەوان ئەڵێ ئامادە نین طبعا ئەو کاتی کە دایک و باشی مناڵیان ناردووە بۆ شەرتی کە ئەم قوتابخانە قوتابخانەی نێودەوڵەتیە من لە لامەگەناوەکو پرسیار دەکەینە هیوا ئەبوو بەکر لای من نووسراوە کاکیوە ئەبوو بەکر فەربوو کاکیوە کاکیوە دەستان خۆش وەڵا پرسیار زۆرە بەڵام حەزەکەم بەوە دەست پێ بکەم حەزەکەم خەڵکی کوردستان لەوە دڵنیا بێت هەر کەسێک باسی گەشتبینی کرد چونکە گەشتبینی لە ڕادەبەدەر جۆرەکە لە شێتی لەگەڵ ڕێزمە هەر کەسێ باسی گەشتبینی زۆری کرد و وای کرد کە خەڵک گەشتبین بێت بە هیچیش بەشتی بێ بنەما ئەوە نیشانەوەیە کە بۆ خۆی خەنی بووە لە حکوومەت و سەرۆت و سامانی میلەت پرسیارم بۆ ئەو برا بەڕێزە کاک بەرزان پرسیارێکی تایبەتم بریتە لەوەی کە باس لەوە کات ئێمە نرخ دابەزێن نرخی کاڵا و شتومەک و ئەوانە دابەزێنین ئایا خۆ گەندەڵی شتە چیتان کردو بە دابەزاندنی گەندەڵی دزی و بەهدەردانی سەروەت و سامانی میلەت چیتان کردو بۆ و چیتان کردووە پرسیارێکی ترم هەر بۆ کاک بەرزان ئایا ئێوە هیچ کارێکتان کردووە بۆ ئەوەی کە کۆمپانیاکان و حیزبە سیاسیەکان سیاسی بازرگانەکان لێک دوورخەنەوە چەندی دابەزێنن کاک فرسەت فەرموو کاک فرسەت شوان بەس یەک سەرنج لەگەڵ پرسیارێک بۆ مامۆستا بەڕێزە باسی مەسعود بەرزانی و سیروان بەرزانی کرد ڕاستە گومان لەوەیانە کە مەسعود بەرزانی و سیروان بەرزانی باوڵی کەمتر خەون بە جۆرێک لە جۆرەکان بەڵام جەناب ناتوانانی بەو شێوەیە زەربی سفری بکەیت آخر ئەوە خەبات و قوربانیدانی مەسعود بەرزانیە وی پێشمەرگەکانێتی کە جەناب لێرە دانیشتوون ئەمە سەرنج پرسیارت من باوکم و خاڵم و مام لەوان قوربانی زیاتر داوە آخر لەوان زیاتری نەداوە ئەو بە قسەی خۆت بەڵێ ئەوە سەرنجەکەت پرسیارەکەت بۆ کێ بوو چی پرسیارەکەم بۆ بڵێن ئەوەی ئەندامی ئەنجومەنی پارێزگا باش ئەوان سزا دانێن پرسیار لە تۆ دەکرێت کاک گوێزان فرسەت کاک فرسەت سزا دانێن سزا یەکەمیان ئاگادارکردنەوەیە ێ باش ئاگادارێکیتەوە بە مانگەیەنج ئاگادارێکیتەوە ئەو هەر دایناشکێنێ ئەوە مانگی ڕۆی قازانجی خۆی کرد دوایی ملیۆنە باونە 2 ملیۆن لێسێنی ئەوە ماوە لەسەر ماوەکە قسە دەکەیتەوە پرسیارەکە لەسەر ماوەکە پێویستە سزاکان ڕاستە بڕیارەکان دەرەچێت دەستخۆشیان لێگەین بەس پێویستە سزاکان تونتر بکرێتەوە یعنی ئەوە باش پێویستە ئەدریس عەبدولقادر یەک کەسی تر دوای ئەو کاکارزان دواتر بۆ ئەوەی وەڵام هەبێ باش سەبارەت بە دەرمان قسە دەکەی فەرموو من ڕوونکردنەوەیەک و جووتە پرسیارمەیە یەکەم ڕوونکردنەوەی ئاگادارین کە هیوادارم پرسیار بکەی بەڕێز وڵای ڕوونکردنەوەکە هەرێ بکە ئەدریس من ئێمە ئاگادارین گر کاتێک ئەم حکومەتە دەستی لە شتێ وەرابێ باوەڕتان بێ سەقەتی کردووە چکە بنەماکان لە ئەوڵەوە بە خراپی هاتوون بۆ هەر هەنگاویژی دەستخۆشیان لێگەی نەگەر چاکسازی ڕاستەقینە بێ پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەمان هاتوون نرخی ئەو کاڵە شتومەکانی کە دایان شکاندووە بەراوردی کەن لەگەڵ مەعاشەکانی خەڵکە چکە بەراورد بە خەڵک خەڵکانەکەی ئێستاش 3 ملیۆن وەرەگرێت 4 ملیۆن وەرەگرێت خەڵکانی چێ 150,000 گراوە بەسە باشە پرسیارەکەت گەشتمەتەنیا قسەکەی دووەمیشیان کارزان فەرموو باش با یەک پرسیار سپاس دەکەم دێمە لای تۆ دواتر ئەو بەڕێزە لەسەر دەرمان دەیوێت شوانجام پرسیارم لە بۆ کاک بارزانم دەڵێم ئەم خەڵکی هەولێرم نفوسیشم هەولێرە لۆی کە قسە بکەم نەڵێ ئەوە خەڵکی سلێمانیا پرسیارەکەم ئەوەیە دەڵێم کاک بارزان تخوا عیب نییە پاش چەند ساڵ قەیرانی تازە باسی سەتاسی داشکانی کرێخانوو دەکەی ئەوە یەک پرسیاری دووەم ئەوەیە باسیوە دەکا ئەوە چارەسەر نییە تو لێرە باسی سەتاسی داشکانی کرێخانوو بکەیت چارەسەر ئەوەیە ئەو زیادە ڕۆیانەی لە شاری هەولێر کرایە بابێت لەگەرم بەیانی ئەگە دەبزانم لەگە پارێزگای هەولێر دەتوانین بێ لەگەرم سەردانی ئەو شوێنانە بکەین کە زیادە ڕۆی لێ کرایە فەرموو بەڕێز ناوی جەنابەت کاک فەرمان با کاک فەرمان قسە بکە سپاس دوو پرسیار کرد کاک فەرمان دێمە لای تۆ فەرموو ئیش دەکا سەردا دەستخۆشی بەنامەکە لە یەکەم کاکشوان منەمەوێت تێبینیە کاکشوان لەسەر قسەکانی کاک بەرزان یعنی بەڕاستی سلێمانی شاری فەوزانیە کاک بەرزان
سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە بەڕاستی سلێمانی قەزای چمچماڵش بەشێکە لەو سلێمانی کە ماڵ نییە لە چمچماڵە پێشمەرگەی نەبێ شەیدی نەبێ لەبەرەوە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە یەک پرسیارێکمێ بۆ سەرنگ پێت وایە کاک سەرنگ بۆچی بەرپرسەکانی ئێمە هەم سیاسین هەمش بازرگان زۆر سپاس فەرموو بەڕێز فەرموو مەتیندلێر وڵا پرسیارەکەی من بۆ کاک ئاواتە کاک ئاوات یعنی ئەڵێ لە مساڕعە دانیشتووە قەڵەمەکەی وا لێدام دوو پرسیاری لێ یەکەم پرسیاری یەکەم جارێ بۆ بەرچاوڕوونی جەنابەت مەسعود بارزانی شخصی خۆی لە شخصی خۆی و لە حزبەکەی خۆیەوە دەستی بە چاکسازی کردووە جەنابیشت خەلفیەت باگراوندت زۆر جوان دیارە ئێمە لە وڵاتێک کەسمان کەس نەناسین ئەویش باسی شخصی کرد بارزانی و نێچیروان بارزانی کرد جەنابەت ئەڵێ ئەگەر ئێمە دەست پێ بکەین ئەبێت لەوانەوە دەست پێکەین خۆیان لە خودی خۆیانەوە دەستیان پێ کردووە دەبا کاک نەوشیروانیش بێت لە خودی خۆیەوە دەست پێ بکاتن ئەو هەموو کۆمپانیای باسی دەرمان خۆیەوە دەست پێ بکات بەس پرسیارێکشم بۆ ئەو برایە زۆر بە کورتی بەڵێ ئەوڵێ مەجلیسی محافەزە یاخود حکومە مەحەلیەکان ناتوانن ئێستا لەم حاڵە ئیزداری قەرارکەن خۆی لە خۆیدا پەرلەمان پەکی خواردووە و شتێک وجودی نییە بە ناوی پەرلەمان لەم ئانوساتە زۆر بە کورتی چەند خولەکێکمان ماوە فەرموو بەڕێز فەرموو ناوەکان لای من زۆرە ئێوە هاوکاری ئەمە ناکەن لە کاتەکە بۆیە ناوەکان زۆرە فەرموو بەڕێز سیارەکەم لە بۆ بارزانانی هەرچەندەی چیان پێ ناکریت باوەڕم نییە بە چاکسازیەکانیان ئەگەر ئەوان دایانوێت چاکسازی بکەن ناوی جەنابەت ببوورە محەممەد کاک محەممەد چاکسازی لە نرخی تەماتە ناکرێت کاکە ژیان چاکسازی لە کەرتی نەوت دەکرێتن چاکسازی لە کۆمپانیاکانی دەرمان دەکرێت کە هەموو بەرپرسە سیاسیەکان بازرگانی بە دەرمان دەکەن دەیان سەدان کۆمپانیای دەرمان هەیە فاکرانە لە بازەکانیان کاک محەممەد بۆچی نرخی دەرمان کەم ناکەن فەرموو کاک سەرنگ لە تۆ دەست پێ دەکەم بۆ پرسیارەکان زۆر بە کورتی چوار خولەکمان ماوە زۆر بە کورتی کاک سەرنگ بە وردی تێبینێکم بۆ کاک بەرزان بە کورتی و بە وردی وادارم ئەم مەسئولێتی هەیە ئەندامی ئەنجومەنی محافەزەی هەولێرە خۆشنی لێرە و تەشیر بە سلێمانیە بە خەڵکی سلێمانی بکەم داوای لێکم داوای لێبوردن کا بەڕاستی و ئەم قسەی کە ئەمیش کردی کەوتی سلێمانی فەوزایە هەمان ڕەم هەیە ئەگەر ئەندامێکی ئەنجومەنی محافەزەی سلێمانی بەرامبەر بە هەولێر بیکە یان ئەندامێکی ئەنجومەنی دهۆک بەرامبەر بە هەولێر یا بەرامبەر بە سلێمانی بیکە بەڕاستی ئەمە یەک دوو یاسای بەکردانی خانوبەرە کاک محموو باسی کرد کاک محموو من بە شانازیەوەی کێبوونەوە ئەندامانە لەگەڵ زۆرینەی برادەرەکانمان بە ئەنواعی فراکسیۆنەکانەوە کە چەند جارێک ئەو یاسامان ڕاگرتو و ئیشی پێ نەکراوە بە ئێساشەوە و من بۆ خۆم زۆر دژی ئەو یاسا بووم بەڵام ئیرادەیەک هەبوو پێچەوانەی ئەوەی ئێمە تعلیل لەو یاسا نەکەینیان هەڵینەوە شێنینەوە بەڵام ڕامان گرتە بوو نەمانێڵا ئیش پێ بکرێت جەنابیش دەزانی بە ئێستاوە چاکسازی لە خاڵە سنووریەکانەوە دەست بکرێت بەڵێ خاڵە سنووریەکان پڕن لە کاری نایاسایی پڕن لە گەندەڵی و هەمووشی باس کراوە خۆشنیە ئێمە لێرە ئاماژەی پێبینەوە هەم سیاسی هەم بازرگان بەڵێ زۆربەی سیاسەکانی ئێمە لە هەرێمی کوردستان هەم سیاسین هەم بازرگانیش تەواوەکان پێما بە کاک سەرنگ زاری قرار بکە بڵێ دەنگن ناگات بەڕێز دەنگن ناگات وڵاتی ئێمە باشە کاک سەرنگ با کاک دەنگن ناگات بەڕێز سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی حیزبیە وازەحە چییە فەرموو کاک بەرزان مەسەلەی ئیزداری قەرار ئەو پیاوە ئەو برادر ئەزیزەیەک سێ خولەکمان باسیەوەی کردوتی پەرلەمانی کوردستان تعتیل کراوە پەرلەمانی کوردستان کێ تعتیل کردو حیزبێک تعتیلی کردووە و بە هیچ شێوەیەک غیابی پەرلەمانی کوردستان ئەندامی ئەنجومەنی محافەزە عەزیزم بەڕێزم محافەزە ئەنجومەنی محافەزە بۆی نییە بە هیچ جۆرەی پارێزی فەرموو کاک بەرزان من لە کۆتایی قسەکانی وێ دەست پێکەوەی بڕە کاتی زیاترم بەرەبەری پرسیارەکان زۆر کاتەکان باش فەرموو کاکە سەران کەس نەیگوتی ئەنجومەن یاسا دەرەکات ڕزاعان ئەوەی عەزیزم تۆ نە بە قوربان ئەمە یاسا دەرناکەین بڕیار ڕێنمایی چاودێریکردن ببوورە کاکسان کاک بەرزان هاوە یەکەم ئەوانەی کە ئامادە بۆ ئێوە کۆنتڕۆڵەکانتان ئامادەکەن چکە دەنگدانی ئێوە بۆ چوونی ئێوەیە ئەوە ئەرکە لە سەرشانی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگاری هەولێر ئەوەی لە تواناماندا هەبێتن بۆ خزمەتی ئەو شارە ئەوە دەیکەین و درێقی لێ ناکەین بەنسبەتەوەی کاک تاسیم بە شعر کۆمەڵک باسی چاکسازی کرد بەرێ دیسان باسی هەواڵشتی کەسێک چاکسازی بەرێ پارتی لە دیموکراتی کوردستان لە خۆیەوە دەستی پێکردووە ئەوە دەبی بشکرێتن هیچ پرسیار مابوو شک و گومانی تێدا نیە زۆر پرسیارەکان گەلە زۆر دەبی کاتن گەلە زۆرم پێ بدەیت زۆر بە کورتی کاتم زۆر کەم ماوە فەرموو کە مامۆستا هەورەمەن باسی پسپۆڕی ئابووری کرد بەرێ لە ئەنجومەنی پارێزگای پسپۆڕی ئابووری هەیە بۆ زانیاریت کەسێکی تر بوو برە ناوم نەنووسێ باسی ئەوەی کردکەوە
بارقورسی لەسەر هەندێک کەس کەم بۆ لەسەر هەندێک کەسی کە زیادی کرد ئەوە بۆزانیاری جەنابێت کرێتی زۆر زیاترن لەوەی کەەوە خاوەنەکان باشە لە خاوەن مڵکەکان یعنی ئەگەر بینایەک 6 قات بیتن 6 قات بیتن لەوانێت دەکرێتی تێدا بیتن یەک نەفەر خاوەنی بیتن ینی کرێتەکان گەلە زۆرەدن دوو پرسیار ماوە زۆربەی خاوەن مڵکەکان ئەوانە چۆن پرسیارن زۆربەی خاوەن مڵکەکان لە سەتاسی کەمتریان دابەزاندێ بەرێ ئەمە لەگەر ئەوەی نا وەلا بڕیارەکەی ئەنجومەنیش باسمان کردیا ئەو کەسانەی کە لە سەتاسیک زیاتریان دابەزاندێ دەستخۆشیمان لێکردینا ئەوە کاتەکە کەم ماوە گەلەگەلە زۆر پرسیارەکان کورتیکەیتەوە ئەوەی پێمان بکرێتن دەربارەی گەندەڵی بێگومان بندەیکەینەما باشە با کاک بەرهەم وڵامداتەوە سپاس دەکەین پێما پرسیارەکان زۆر مایە دەبی جوابیان زۆربیان سەرنجیاندا کاک بەرزان زۆربیان سەرنجیاندا باشی سزاک زۆربیان سەرنجیاندا سەرنجیاندا کاتی منش داوانداتەوانە دەبات لێگەرە پرسیارەکان کاتی پرۆگرامەکە تەواو دەبێت باسی سزاکان کرا سزاکان بەرێ سەرەتا ئاگاداکردنەوەی بە زووترین کات دەکرێتن دووەمیان غڕامەیە سێمیان گرتنە ئەوە بۆ دەستخۆش زۆربەی وڵامەکان گەشتن لەبەر کاتەکە بکەم باسی مۆزوعی یەک دقە زۆر نیسانیا مۆزوعی سلێمانی من نەمگوتێ سلێمانی شاری فەوزایە من دەرم خەڵکانی وەکو کاک ئاواتەیە سلێمانیان کردە فەوزای هێمنیت کایە بە چ شێوازە کارەکەن و بەچ دایانەوێ هەولێرش وەلەکەن لێ پەرلەمانیش سەرۆژگری لێکرا لەوەی شاری هەولێرش نەکەن ئەو فەوزایەکە لە سلێمانی ڕووداوە ئەم باسی هەندێک سلێمانی نەکردیا فەرمانی کەسی وڵای بەداخەوە برادەرە ئەمی کرد بە مەسەلەی سلێمانی و لێر کاڵە سلێمانی فەوزایە سلێمانی خاوەنی چەندەها شەهید و ڕۆژمیر و کەسی ئازایە وەڵامی ئەوان سەرنجیان زۆر من چی ڕاببینم چی لا دامێکە ژمەڕای من چاکسازیم بۆ بکە کە ئەو قسەکانی بێ ئێمە کۆمەڵی کرێژنان خۆشبەختم بۆی کە یەک پرسیارێکراوە لەبەر ئێمە گەندڵین لەبەر ئێمە ئیش بۆ خەڵکی فەقیرۆژارەکەین ئێمە کۆمەڵی کرێنشینانی بۆ ڕستان لە منەوە کەسکدێرە خراوەکەمەتا ئاخرین کەس خۆبەخشانە کارەکەین کاری ئێمە ئەوەیە داپۆشی لە مافەکانیان بکەین کاری ئێمە داخوازەکانی جەناتان بگەینە ئەو ئەندامە ئەنجومەنی محافەزە و پەرلەمان و سەرۆکی حکومەت کە بەختەمانە فەرموو کە ماوەساوە زۆر بەکوتی من سەبارەت بە مەسئولەکانی وتم سەری ڕەش تەسلیم کاتەوە هەچ کەسێکی تر لە هەچ حزبێکی تر مەڵکی باش مامۆستا ئاوات وتم نێچیرەفان خانۆکەی بفرۆشە لەبەرەوەی فەرماندەیەکی پێشمەرگە لە ئاڵتون کۆبری شەهید بووە فەرماندەیەکی پێشمەرگە لە ئاڵتون کۆپری شەهید بووە فەرماندەیەکی پێشمەرگە لە ئاڵتون کۆپری شەهید بووە کاتێک کە جەنازەکەیان بردووەتەوە شوێنەکە جێ ئەوە نەبووە دارمەیتەکەی تیابەر نەژوورەوە هی سەرۆکی حکوومەتەکەش کاتی دەنگانە مامۆستاوات کاتی دەنگانە مامۆستاواس دەکەین هاوکاریمانکەی ئەگەر فەوزاوی بوون وەکو من کاتی دەنگانە شانازیەکەم خۆزگام و تاکێکی کۆنتڕۆڵەکانتان بەڕێزان بۆ چوونەکانتان بە کۆنتڕۆڵەکانتان بە دەنگدانتان سپاس مامۆستا سپاس مامۆستا پێت باشە حکوومەت دەستوەر بداتە بازار و نرخ دیاری بکات یەک بۆ بەڵێ دوو بۆ نەخێر سێ بۆ بڕیارەمەداوەستی چرکەتانەیە فەربوون هاوڕێیان بێدەنگی سودەکە تکایە دەنگتاندان دەنگدانتان کەمتر لە دەخولەکتان ماوە ببورن دەچرکە کاتی دەنگدانی کۆتایی هات دەنگدانی یەکەم دەبینین ڕێژەکانی دەنگدانی یەکەم ئەمە ڕێژەکانی دەنگدانی یەکەمە پێت باشە حکوومەت دەستوەر بداتە بازار و نرخ دیاری بکات لە 155 بۆ بەڵێ لە 120 بۆ نەخێر لە 125 بڕیارم نەداوە دەنگدانی کۆتایی ئەنجامی دەنگدانی کۆتایی دەبینین لە 145 بۆ بەڵێ لە 155 بۆ نەخێر لە 100 بۆ بڕیارم نەداوە هەردوو ئەنجامەکە دەبینین پێکەوە وەک دەبینن دەنگدان بۆ پرسیارەکە بە دوو ئەنجام ئەو بەراوردەکەی کە دەیبینن دەنگدانی یەکەم دیارە لەسەرەوەیە لە 155 بۆ بەڵێ 20 بۆ نەخێر 25 بۆ بڕیارەمەداوە دەنگدانی کۆتایی 45 بۆ بەڵێ 55 بۆ نەخێر 0 بۆ بڕیارەمەداوە زۆر سپاسان دەکەین
بەڕێزان تا هەفتەی داهاتوو تا پرۆگرامی تری دووجار بیبکەرەوە هەر لە خۆشیدا بن. دووجار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو. گروپی کۆمپانیەکانی گرین. گروپی کۆمپانیەکانی دیوان.